من خوێندکار ئەسرا عەبدولحەمید خوێندکاری قۆناغی پێنجی بەشی یاسا وەکو خوێندکارێک وەکو خوێنەرێکی کتێبیش پێم وایە خوێندنەوەی کتێب بۆ هەموو چین و توێژەکان و بۆ هەموو قۆناغەکان گرنگیەکی زۆری هەیە و لە ئێستادا بەداخەوە ئەبینین خوێندنەوەی کتێب و بەکارهێنانی کتێب ڕوو لە کەسبوون بووە ئەویش بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و بەهۆی ئەوەی کە زیاتر کاتەکانمان لە ڕێگەی بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەکارهێنانی مۆبایلەکانەوە بەڕێ کردووە بۆیە خوێندنەوەی کتێبەکانمان ڕووی لە کەسبوون بووە جا بۆ هەر چین و توێژێک کە بەتایبەت ئەو خوێندکارانی کە ئەبینین ماستەر دەخوێننیان دکتۆرا بخوێننیا خۆت خوێندکاری قۆناغی پێنج بن کە بەحسێکیان هەیە لەبەر ئەوەی کە هەر لە سەرەتاوە خوێندنەوەی کتێبیان کەم بوو کتێبیان زۆر بە کەمی بەکارهێناوە کە ئەگەنە ئەو قۆناغی بیانەوێت بەحسێک دروست بکەن بیانەوێت توێژینەوەیەک پێشکەش بکەن ئەبینین کە زیاتر هەوڵ ئەدەن و زیاتر ئەچن لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بابەتەکانیان دەست ئەکەوێت لە جیاتی ئەوەی کە تۆ بەکارهێنانی مۆبایلەکە زیاتر بێت خوێندنەوەی کتێب ئەگەر هەر لە سەرەتاوە هەوڵت دابێت و خوێندنەوەی کتێبەکانت بەباشی کردبێت و ئاشنا بوو بێتی بە خوێندنەوەی کتێب ئەو کاتە ئەتوانی کە لە ڕێگەی کتێبەکانتەوە بابەتێکی زیاتر دەستکەوێت و بابەتەکان لە ڕێگەی کتێبەکانتەوە دەستکەوێت بۆیە من هیوادارم خوێندنەوەی کتێب دیسانەوە زیندووبوونێکی بۆ بگەڕێتەوە و بەکارهێنانی کتێبەکان زیاتر ببێت وەکەوەی کە مۆبایل بەکاربهێنی ناخود هەر ئەپێک بەکاربهێنی. من نیگار حەسەن خوێندکاری قۆناغی چوارەم لە بەشی پەروەردەی کیمیا لە زانکۆی گەرمیان بەڕاستی زۆر دەستخۆشی دەکەین لەم پێشانگای کتێبە کە پێشانگایەکی زۆر پێشکەوت و گرنگە کە پێویستە لە زانکۆکاندا ساڵانە چەند جارێک دووبارە بکرێتەوە چونکە وەکو خوێندکاری زانکۆ پێویستە ئاستی معریفی و ڕۆشنبیری خوێندکاران لە وڵاتەکەماندا بەرەو پێش ببرێت بە تایبەتی بۆ ئەو خوشکانی کە باڵاپۆشن و ملتەزمن ئەمە زیاتر گرنگی پێدراو لەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم وەکو دەفەرمێت من یورید الله به خیرا یفقهه فی الدین بەڕاستی خوێندنەوە یەکێکە لە بوارە هەرە گرنگەکانی ژیانی مرۆڤات لە مرۆڤ دەکا کە مێشکی فراوان بێ ئاستی ڕۆشنبیری بەرز بێتەوە و هەروەها تێگەیشتنی بۆ بوارەکانی ژیانی باشتر و باشتر ببێت و هەروەها یەکێکە لەو لایەنانی کە ئاینی ئیسلام زۆر گرنگی پێداوە بەڕاستی جەخت لە ئافرەتان دەکاتەوە بۆ داواکردنی زانستی شەرعی خوێندنەوە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرسێکی لە ژیانیدا تایبەت کردبوو بە ئافرەتان. بەڕاستی ئەم پێشانگایە من خۆم زۆر سوودی لێ دەبینم ساڵانە بەشداری دەکەین لە کڕینی کتێب و هەروەها خوێندنەوەی کتێبەکان و ناسینی کتێبە جیاوازەکان لە بواری ئاینی بێ لە بواری ڕۆشنبیری بێ و لە بواری زانستیش چکە من خۆم خوێندکارێکی بەشی زانستیم. بیابان نووری مامۆستام لە بەشی یاسا لە زانکۆی گەرمیان لە ئێستادا کردنەوەی ئەم جۆرە پێشنگانە گرنگێکی زۆری هەیە هەم بۆ خوێندکار هەم بۆ مامۆستایان و بۆ هەر چینێکی تریش کە بیاوێ بەشداری ئەم جۆرەگە پێشنگایانە بکە سوودێکی ئەوەیە لەم دۆخەی ئێستا کە قەیرانە لە پێشنگەکانە داشکاندنێکی زۆر باشەکرێ بۆ کتێبەکان ئەمە ئەتوانێت سوودی لێ ببینێ بە تایبەتی لەم پێشنگە هەندێک کتێبی مەنهەجی تیا بوو کە سوودێکی زۆری هەیە بۆ خوێندکاران بەتایبەتی لە ڕووی مالیەوە و بە هەمان شێوە پێشەنگەکان واکات کۆمەڵێک نووسەر و کتێب بە خوێنەران بناسێنێ ئەمەش کاریگەریەکی زۆر باشێ بێ لەسەر خوێندنەوە سەرەڕایەوەش پێشەنگا دیوێکی تری شاراوەی هەیە کە هاندانێکە بۆ خوێندنەوە واتە لە ڕێگەی پێشەنگا ئەتوانێت پەیامێک بگەێنی کە خوێندنەوەیە چونکە لە ئێستا تەکنۆلۆژیا کاریگەریکی زۆری کردوتە سەر بواری خوێندنەوە وای کردووە خوێنەران دوور بکەونەوە لە خوێندنەوە. سڵاوتان لەبێ و کاتتان باش من بەختیار حسێن حەمەڕەشیدم قۆناغ خوێندکاری بەشی کوردی کۆلێژی پەروەردە ئەمڕۆ هاتم بۆ ئەم پێشانگەیە کە لە کۆلێژی بنەڵەتا کراوەتەوە سوپاسیانەکەم و دەستیان خۆش بێت بەڕاستی ئەم جۆرە پێشانگەیانە زۆر گرنگە کە بکرێتەوە بۆ ئێمە بۆی ئاسی معریفی و زانستیمان بەرەو پێشەوە بەرین و بتوانین گۆڕانکاری لە ژیانماندا بکەین بۆیە ئینسانی ئەمڕۆ ئەبینین ئینسانێکی بێ ئامانچە ناتوانێت بگاتە دڵخۆشی خۆی ون کردووە لە نێوان ئەم هەموو ژاوەژاوی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ ئێمەیە هەیە
بۆ ئێمە ئەگەر بمانەوە خۆمان بدۆزینەوە ئەگەر بمانەوە چارەسەری کێشەکانی خۆمان بکەین ئەگەر بمانەوە ژیانی خۆمان بگۆڕین تاکە ڕێگە چارە لە بەردەمی ئێمە لەم کاتایە ئەوەیە کە بخوێنینەوە و گرنگی بە خوێندنەوە بدەین جا لە هەموو بوارە جیاوازەکانەوە گرنگترین بواری خوێندنەوە لە ئێمە بواری پەروەردەیە کە بوارێکی زۆر گرنگ و کردێکی گرنگە کە هەر ئێمە ئەبێ خوێندنەوە بکەین بە کللتور هەر لە سەرەتاوە بێ مناڵەکانمان لەسەر ئەوە فێر بکەین کە بخوێننەوە بۆچی بخوێننەوە ئامانجیان چی بێ لە خوێندنەوە هەتاوەکو دواتر بتوانین لە قۆناغەکانی تری ژیانیشمانە خوێندنەوە بکەین بە بەشێک لە کللتورمان بیکەین بە خوێک لە ژیانماندا بتوە هەتاوەکو زیاتر خوێندنەوە ئاسی خوێندنەوە خوێندەواریمان بەرز بێت ئێمە ئاسی وڵات و ژیانیشمان بەرەو پێشتر و باشترە چێت زۆربەی ئەو کێشانەی کە لە کۆمەلگای ئێمە ئەمڕۆ هەیە کە هەر لە کێشەی ئابووری هەر لە کێشەی سیاسی هەر لە کێشەی وڵاتەوە زۆربەی هۆکارەکانی ئێمە ئەوەیە کە دوورین لە خوێندنەوە ئاسی زانستیمان زۆر نزمە نەماتوانیوە بگەین ئاستێک کە داوای حەق و مافی خۆمان بکەین داوای ژیانی خۆمان بکەین ئەبین نەبڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە خەڵکێکی زۆر بەدیار کەسانێکەوە دانیشتن کە شایستە ئەوە نێن گویان لێ بگرن هیچ پەیامێکی وایان پێ نییە هیچ زانیاریێکی وایان پێ نییە لە جاتی ئەوەی کات بەم شتانەوە بەسەربەرن ئەتوانن بێن کات لەگەڵ کتێبا بەسەربەرن ئەتوانن بخوێننەوە ئەتوان خۆیان بەرەو پێشەوە بەرن بۆیە هیوادارم ئەم جۆرە پێشانگەیانە لە زانکۆ زیاتر بکرێت زیاتر بەرەو پێشەوە برێت زیاتر بکرێتەوە خوێندکاری زانکۆ ئاشنا بکرێت بە خوێندن و بە کتێب زانکۆ پێویستە بگرێتەوە بۆی کە بێتەوە ناوەندێکی ئەکادیمی بۆ خوێندنەوە.